الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس مروف خوای پەروەردگار وا دروستی کردووە کە ناتوانێ بە تەنها بژی، پێویستی بە تێکەڵبوونە. هەر لە سەرەتای لەدایک بوونەوە مرۆڤ پێویستی بە خێزانەکەی خۆیەتی، پێویستی بە دایک و باوکێتی، پێویستی بە خوشک و برا و خزم و کەس و کاری خۆیەتی. دواتر لەم سەردەمەدا بەتایبەت پێویستی بە کەسانی ترە کە هێشتا منداڵێکی بچووکە دەیبەنە باخچەی ساوایان، لە تەمەنی 6 ساڵی بە دواوە دەچێتە خوێندنگای بنەڕەتی، دواتر دەچێتە ئامادەیی، دەچێتە زانکۆ، هەروەها دواتر ئەگەر خوێندنی تەواو کرد دەچێتە کار و پیشەیەکەوە، فەرمانگەیەکەوە، کەرتێکی تایبەتەوە، واگەر نەشخوێنە بە دڵنیاییەوە هەر دەچێتە شوێنکارێکەوە. کەواتە مرۆڤ بە هەموو ئەم ڕێگایانە پێویستی بە تێکەڵبوونە. جا لە هەموو ئەم شوێنانەی ژیانی مرۆڤدا کە ناچارە تێکەڵ بە خەڵک بێ، دوو جۆر مرۆڤمان هەیە. یەکەم کەسانێکی ناخپیس، زمان خراپ، ناپەسند، فێڵباس، گورگ لە پێستی مەڕدا، ڕابردوو خراپ، بە کورتی هیچ متمانەیەکیان پێ ناکرێ. بەڵام جۆری دووەممان لەبیر نەچێ، ڕەشبین نەبی لە ژیانە، وابزانی ئەوەی کە باسمان کرد هەر مرۆڤێکت بینی لە کاتی تێکەڵاو بووندا هەروایە. نەخێر، دنیا بێت چاک و پاک نابێ. لەو خولیەت لە قولیبەت، ئەگەر دنیا لە چاکان و پاکان خاڵی بێ، ئەم دنیاە ژێرا و ژوور دەبێت، تێک دەچێ. بۆیە جۆری دووەمیش کە ئەلحەمدولیلا ئەمانە هەر زۆر زیاترن، یەقینتان هەبێ لە هەموو کۆمەڵگایەکە بە دڵنیاییەوە کەسانی چاک و پاک و ڕاستگۆ و دڵسۆز و ناخپاک و خاوەن متمانە کە پشتیان پێدەبەسترێ و دروستە تێکەڵاویان بی، زۆر لە خراپەکان زیاترن. بەڵام خراپەکان چونکە کارەکانیان ناپەسندە، زیاتر زەق دەبنەوە لە بەرچاومان و مەترسیدارن، زیاتر ئینسان چاوی دەچێتە سەریان. بۆیە قورئانی پڕبەرەکەت و بەخشش بەردەوام هانمان دەدات ئاگامان لە مێژووی ژیانمان بێ، متمانەمان لەگەڵ ئەوانەی کە دەبێ هەر لەگەڵیاندا بین. سەرنجی ئەم وشەیە بدەن بەڕێزان، هەر دەبێ لەگەڵیاندا بین. ئەو کەسانە ناچارین کە هەر ڕۆژانە شەوانە لەگەڵیاندا بین، با متمانەمان لە لەگەڵ ئەوانەدا لەناو نەچێ. وەکو دایک و باوکت، ئەولادێکی ساڵح بە، کوڕ و کچێکی وابە کە بەردەوام دایک و باوکت شتێکیان لێ نەبینیبی لە مێژووی ژیانتدا کە متمانەیان پێت نەمابێ. خوشک و برا، بەردەوام لەناو خوشک و براکانتدا جێگەی متمانە بە. هاوسەری ژیانت لە دەستگیرانیەوە حتا کۆتایی ژیان با متمانەتان بە یەکتری بەهێز بێ. منداڵەکانت، کارێکی وا بکە منداڵەکانت متمانەیان بە قسەکانت بێ، متمانەیان بە ڕەفتار و ئامۆژگاریەکانت بێ. کارێک مەکە کە ئامۆژگاریان دەکەی کردارەکانی خۆت هێندە ناشیرین بن، نابەجێ بن، منداڵەکانی خۆت، جگەرگۆشەکانی خۆت گاڵتەیان بە ئامۆژگاریەکەت بێ و متمانەت پێ نەکەن. هاوکارەکانت، هاوپیشەکانت کە لەسەر کار بەیەکەوەن، تەمەنێک بەیەکەوە لەسەر کار دەبن، ئاگاداری مێژووی ژیانت بە کە قسەیەکت کرد بڵێن قسەی فڵان کەس تەواوە، جێگەی گومان نییە. ئەوەندە بە پاکی لەگەڵیان نابژی، ئەوەندە ڕازگۆ بە لەگەڵیاندا کە هاوکار و هاوپیشەکانت بتوانن هەموو متمانەیەکت پێ بکەن. ئەگەر کار و کەسابەت دەکەی، ئاگاد لە کڕیارەکانت بێ، ئاگاد لەو کەسانە بێ کە مامەڵە لەگەڵ دەکەن. کارێکی وا مەکە کە ناوبانگت بە فێڵباز و بە ناخپیس و بە دەستبڕ و بە غەشاش و بە تەزویرچی و بە گرانفرۆش بڕوە، چونکە متمانەت لە دەست دەچێ و بازاڕەکە لە دەست دێتە دەرەوە. وتاری ڕابردوو لەگەڵ جەنابتاندا باسی ئەوەمان کرد پەروەردگار لە قورئانە لە سوورەتی یوسوفە باسی براکانی یوسفمان بۆ دەکات، کاتێک کە بەهۆی نەبوونی و نەداری و وشکە ساڵی و بێدانەوێڵەیی و برسێتیەوە لە کەنعانەوە ڕوویان کردە وڵاتی میسر،
بیستیان وەزیری دارایی پیاوێکی دڵسۆز بە ویژدان ڕازگۆ دادپەروەر بە زۆر بە زیرەکانە و لێهاتوویانە لە کاتی هەرزانی و فەرەحیدا گەنمی بە گوڵەوە پاشەکەوت کردووە ئێستا دانەوێڵە و خواردن تەنها لای ئەو دەست دەکەوێت و هەر یارمەتی خەڵکی میسری وڵاتی خۆی نادا ئەوانەی لە دەوروبەریشەوە دەچن هاوکاریان دەبێت دەستباریان دەبێت بە نرخێکی هەرزان خواردنیان بە ئەندازەی خێزانەکان و بە پێی مانگ وەکو بایعی پێدەبەخشێ ئەوانش یعقوب سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کوڕەکانی نارد و هەر دەبرایەکەی نارد کە بڕۆن بەرەو میسر بە ئومێدی ئەوەی وەکو خەڵک بارە گەنمێک بێننەوە کە چوون یوسف ناسینیەوە بۆ ئەوەی کەوا دڵنیا بکە ئەمە براکانی خۆنی بانگی کردن و وتی گومانم لەسەرتانە کە ئێوە برانە بن پیاو خراپ بن و یەکتان گرت پێ بە ئامانجگرتنی حکومەتەکەمان دام و دەستگاکەمان پیلانێکی ناحەزانتان لەژێر سەردا بێ ئەوانیش ترسان لە ترسی گرتن لە ترسیەوەی گەنمیان نەدەنێ و بەدەستی خاڵی بە ئابڕوو چوونەوە بڕۆنەوە بە لای باوکیان پاکانیان کرد و باسی ژیانی خۆیان بۆ کرد و باسی یوسف و بنیامینی براشی کە لای باوکیان ماوەتەوە باسییان کرد یوسف دڵنیا بۆ ئەو براکانی خۆنی بۆ ئەوەی ئەم جارە بنیامینی برای ببینێ کە لە دایکی خۆیەتی داوای لێکردن ئەگەر بێتەوە ئەم جارە بێنەوە گەنمتان نادەمێ و بەڵکو دەشتانگرم ئەگەر ڕازگۆییتان نەسەلمێنن ڕازگۆییشتان بەوە دەسەلمێ براکەتان بنیامینیش لەگەڵ خۆتان بێنن کە چوونەوە ئەم باسییان بۆ باوکیان جێڕایەوە داوایان لێ کرد بۆ ئەوەی نان بڕاو نەبن و تووشی مەترسی نەبن با بنیامینیش لەگەڵماندا بێ یعقوب سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی هل آمنكم عليه إلا كما أمنتكم على أخيه من قبل سورة يوسف آيات 64 کوڕەکانم ئێوە دەڵێن چی داواکاری چیم لێ دەکەن دەتانەوێ بنیامینیشتان تەسلیم کەم و متمانەتان پێ بکەم لەگەڵ خۆتان بیبەن و بیفەوتێنن هەروەکو لەمەوە پێش منتان خەڵەتاند یوسفتان لەگەڵ خۆتان برد و متمانەم پێتان کرد چونکە سوێنتان بۆ خواردم کە دڵسۆزی دەبن پارێزگاری لێ دەکەن خیانەتی لێ ناکەن بەڵام ئەوە چەندەها ساڵە یوسف بەو دەردەست چووە کە من و ئێوە دەیزانین و چارەنووسی نادیارە دڵنیا بن ناتوانم من قبل من دەستم سوتاوە بەهۆی ئێوە ناپاک بوون لەگەڵمدا ئالێرەدا ئەم قورئانە هەر کاتێک کە عەرزی جەنابتانم کردووە خوێندمانەوە با وانەی ژیانی لێوەرگرین وانەی ژیان لەم ئاەتە قورئانیەوە ئەمەیە سوء الظن مع وجود القرائن الدالة عليه غير ممنوع ولا محرم گومانی خراپە بەڵام گومانی خراپ سوء ظن بە کەسێک کە بەڵگەت لەسەری هەیە کە ڕابردوو خراپەت لێبینیوە نە مەمنوعە نە حرامە قەدەغە نییە شەرع پێی ناخۆش نییە نەهی لێ نەکراوە و ناچێتە گومان خراپیەکەوە کە بە تاوان لەسەرت حساب دەکرێت حرام نییە چونکە پێشتر ڕابردووی ئەم کەسەت بینیوە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئینسانی ئیمانداری ڕاستەقینە المؤمن ئەوەی لە دینی خوا حاڵی بووە ئەم دینە پەروەردەی کردووە ناگەزرێ لە کونێکەوە دوو جار مەڕەتەین نابێت دوو جار بگەزرێ جاری یەکەم دەستت کردە کونێکەوە و پەنجەت گەسرا و ژەهراوی کرا و پێوە درای نابێت جاری دووەم ئەوەندە جێلبی دوو لە ڕووی ئێوە ئەوەندە ساویلکەوی پەنجەت بکەیتەوە بە هەمان کوندا چونکە تۆ لەوێ ئەزمونێکی تاڵت وەرگرتووە بۆیە بەداخەوەم ئەمڕۆ المؤمن هەمومان ئیماندارین الحەمدولله ئەهلی قیبلەین کەچی هەر موسڵمانە نەک دوو جار دەجار دەستی دەگەزێندرێ لە هەمان کوونەوە کە پێشتر پەنجەی پێدا کردووە و پەنجەیان گەستووە بۆیە یعقوب لە بەرامبەر ئەم داواکاریەی کوڕەکانیدا کە متمانەی پێیان نەماوە من قبل ئاگاد لە مێژووی ژیانە دەبێ ئاگاد لە ڕابردوود بێ متمانەی پێیان نییە بەڵام بارودۆخەکە هەڵدەسەنگێنێ زۆر جار واللهی من و تۆش لە ژیانە بەڕێزان دەکەوینە حاڵەتێکەوە متمانەت بە بەرامبەر نییە بەڵام بارودۆخەکە ئەوەندە سەختە ئەوەندە دژوارە ناچاری دەرفەتی ترن نییە متمانەی پێ بکەیەوە بۆیە یعقوب کە سەیری کرد یەک
ئەوە تا کوڕەکانی نیشانەیەکی ڕازگۆییان لێ دەرکەوتووە کە بارەگەنمەکانیان ڕۆ کرد و لە وڵاخەکاندایان گرت سەی دەکەن پارەکە کە بردوویانە و داویانە بەگەنم پارەکە خراوەتەوە ناو بارەگەنمەکانیانەوە. ئەلئینسان ئەسیر الإحسان، مرۆڤ کە چاکەت لەگەڵ کرد دەیکەی بەدیل. وەڵی حکومت لە جیاتی لابردنی مامۆستای ئاینی لە سەمینبەر، گرتنی ڕۆژنامەنووس، پەلاماردانی ڕاگەیاندکار، شکاندنی قەڵەمی نووسەری ئازاد، لە جیاتی ئەوە وەرە چاکە لەگەڵ میلەتەکەت بکە، ئەوەندە چاکە بکە کەس بڕوا بەو کەسە نەکا کە ڕەخنەت لێ دەگرێ. ئەلئینسان ئەسیر الإحسان، مرۆڤ دیلی چاکەکردنە. یعقوب سەلامی خوای لەسەر بێ هەر کە پارەکانی بینی خراوەتەوە ناو بارەکانەوە، ئەمە خۆشحاڵێکی گەورەیە. ئەو پارەی بە زەحمەت کۆیان کردبەوە، ئێستا پارەکەشیان بۆ هاتوۆتەوە لەم گرانی و نەبوونی و بێ پارەی وشکە ساڵی و بێدانەوێڵەیەدا، هەم گەنمێکی جوان و پاکیشیان چەند بار بۆ هاتووە. دووەم تەماشای کرد گرانیە، نەبوونیە، گەرم دەست ناکەوێ، باران نەباریوە، سەرچاوەیەکیش کە بتوانێت گەنمی لێ دەست بخا و دانەوێڵە بۆ ماڵ و منداڵی بێنێتەوە تەنها میسرە. هیچ دەرگایەکی تر نییە ڕووی تێکەن، وڵاتێکی تر نییە کوڕەکانی بنێرێ و پەنای بۆ بەرن بۆی بنیامین ڕزگارکە. سێم سەیری ماڵ و منداڵی زۆری دەکرد. زۆر جار ماڵ و منداڵی برسی کە خێزانی زۆرت بەسەرەوە بوو، بەرپرسیارەتی یەکەمت لەسەر بوو، هەندێک بڕیارت پێدەدا کە لە ناخیت لەوە خۆت قەناعەتت پێی نییە. چوارەم ئەگە بنیامین بچێ بارێک گەنمی زیادیش دێ، ئەویش نابێتە بخۆر، ئەویش دەبێتە کارکار و بۆ ماڵ و منداڵی خۆی بارێک گەنم دێنێتەوە لە براکانی وەرناگرێ. بۆیە هەموو ئەمانەی لێکدایەوە و بڕیاریدا بەڵێ بنیامینتان لەگەڵ دەنێرم، بەڵام فەرمووی فالله خير حافظا وهو أرحم الراحمين. الله سبحانه وتعالى باشترين پارێزەرە، هەموو شتێکی خۆت تەسلیمی الله کە سبحانه وتعالى ئەو بەبەزەیترینی بەبەزەیانە. خۆشەویستان، ئەم ئاەتە بەردەوام با لەسەر دەممان بێ لە منەوە بۆ ئێوە. منداڵەکانت نارد بۆ شوێنێک، سواری ئۆتۆمبیلەکەت بووی لێی خوڕی، دەستت کرد بە کارێک، بۆ ڕێگایەک ڕۆیشتی، بەردەوام بڵێ فالله خير حافظا وهو أرحم الراحمين. ئەمە دوعای پارێزگاریە. وەڵی هەر کەسێ لە ناخی دڵەوە بیخوێنێ خوای پەروەردگار خۆی و ماڵ و منداڵ و کەلوپەلی دەپارێزێ. دوکانەکەت ئێوارە داخست، ئەم دوعایە بەسەرا بخوێنە فالله خير حافظا وهو أرحم الراحمين. یا ربی خوای هەموو سەرۆت و سامان و کار و کەسابەتم ئەم دوکانەیە سپاردم بە تۆ ئەی بەبەزەیترینی بەبەزەیان، بەخوا هەر تۆ دەتوانی پارێزگاری لێ بکەی. یعقوب سەلامی خوای لەسەر بێ بیری کردەوە بە قسە پێیوتبن یان لە دڵی خۆیان جاری پێشوو یوسفم تەسلیم بە ئێوە کرد، داوام لێکردن بۆم بپارێزن و بە سەلامەتی بیهێننەوە. ئەوە یوسفم لێ دوور کەوتۆتەوە چارەنووسی نادیارە چەند ساڵە، بەڵام ئەم جارە بنیامین تەسلیم بە ئێوە ناکەم، لەگەڵتان دەنێرم، بەڵام تەسلیم بە ئەرحەم الراحیمینی دەکەم، خوای گیان خۆت پارێزگاری ئەم کوڕەم بکەی. ئەم دوعا لەم وتارەدا فێر بین و لەبەریکەین. پاشان یعقوب سەلامی خوای لەسەر بێ وەکو لە سوورەتی یوسف ئاەتی 66 دەفەرمێ، فەرمووی بە کوڕەکانی قال لن أرسله معكم حتى تأتوني موثقا من الله. بەخوا ناتوانم ئەم جارەش متمانەتان هەر ئاوا پێ بکەم، ئەبێ بەڵگەیەکم بدەنێ، سوێندێک هەبێ لە نێوانی من و ئێوەدا، سوێندم بەخوا بۆ بخۆن، بەڵگەیەکم بدەنێ، متمانەیەکم پێ ببەخشن کە متمانەتان پێ بکەمەوە. أرسله معكم هیچتان بەخوا لە هیچتان دڵنیانیم، چونکە ئێوە هەمووتان سەر بەیەکەوە دەنێن و هەمووتان بەیەکەوە پیلانگێڕن. لێرەدا ئەم ئاەتەش قال لن أرسله معكم حتى تأتوني موثقا من الله. ئەم ئاەتەش خۆشەویستان و ئیماندارانی بەڕێز وانەیەکی گەورەی ژیانمان دەداتێ. هەموو جار عرستانم کردووە وتاری جومعەی ئێمە هەر بەڕێکردنی کات نییە. والله ئەوانەی کە تەنانەت ئیلتیزامی ئاینیشیان نییە سوپاس بەخوا دەبیستمەوە کە گوێ دەگرن ئەڵەن فێری وانەی ژیان دەبین. ئەوە قورئانەکەی، ئەوە ئێمە نین. قورئان فێری وانەی ژیانمان دەکات، پێمان دەڵێ بە پێی ئەم قورئانە ڕەفتار بکە و ژیانت بەختەوەرکە. وانەی ژیان لەم ئاەتەوە ئەوەیە دوو دەرسە. یەکەم
دروستە داوای بەڵگە لە کەسێک بکەی کە متمانەت پێی نییە. بۆ نمونە کەسێک داوای قەرز لێ دەکات، داوای پارەیەک لێ دەکات، داوای کارێک لێ دەکات، بەڵگەی دێ داوا بکە بەم شتانە. یەکەم نووسراوی دەستخەت و دوو شاهید، بڵێ بە دەستخەتی خۆت بە ئامادەبوونی دوو شاهید و ئیمزاوی ئەوان خۆت بۆم بنووسە من ئەوەندە پارەم لە فڵان کەس وەرگرتووە. دوو، لەم سەردەمەدا ڤیدۆی پێ بکە بە مۆبایلەکەت، بە ڤیدۆیەک، بە کامێرایەک، ڤیدۆی دەنگ و ڕەنگی خۆی. سێەم، پەنجەمۆر و ئیمزا، نەک هەر ئیمزا، پەنجەمۆر. پەنجەمۆرەکان خواوای دروست کردووە، هیچ کەس لە کەس ناچێ و پێی دەناسرێتەوە. چوارەم، داواکردنی بارمتە، بڵێ لە من ئەو دەفتەر دۆلارم داوە بە تۆ پێویستە ئۆتۆمبیلەکەت لای من دابنێ هەتا پارەکەم بۆ دێنیتەوە، بەڵام ئۆتۆمبیلەکە بەکار نەهێنی و سوودمەند نەبی لێی. پێنجەم، بڵێ سوێندم بۆ بخۆ، سوێند خواردنیش تەنها بە ئەڵڵا دەبێت سوبحانەهو وەتەعالا. شەشەم، داواکردنی کەفیلێک، بڵێ فڵان کەس زۆر جێگەی متمانەیە، دەوڵەمەندە، هەبووە، ئەو نووسراوێکم بۆ بنووسێ، بڵە فڵان کەس هاوکاری فڵان کەس بە دەستگیرۆیی بکە، پارەی بە قەرز بدەیە، فڵان شتی بە قەرز بدەیە، ئەو زەویەی بدەیە بیکەوێت بە کوشت و کاڵ، من دڵنیابە کەفیل دەبم، هەر گرفتێک هاتە پێشەوە خۆم بەرپرسیار دەبم. ئەمانە بەڕێزان هەمووی دروستە، ئەمە دووربینیە و عاقبەتبینینە و خۆلادانە لە بەڵاو مصیبەت. درسي دوام أويا احرص أن لا تتزعزع ثقة الناس بك فإنها إن ذهبت فصعب جدا أن تعود. أعقاد لميجوي جياند به، أعقاد لرابردوي جياند به، أعقاد ليبن متماند لنا خلقان روا، چونك أقر روشت بأساني ناقريتوا. چند سال تيبريو بسر ئەوەی کوڕەکانی یعقوب براکانی یوسف یەک جار درۆیان لەگەڵ باوکیاندا کردووە، یەک جار ڕازگۆییان لەگەڵ نەکردو، ئەو پلانیان دژی براکەیاندانا. ئێستا دوای ئەو هەموو ساڵە ئەم جارە چەند ڕازگۆن، حتا تەنانەت یعقوب سەلامی خوای لەسەر بێ بەڵگەکانیش دەبینێ کە ڕازگۆییان پێوە دیارە، دڵسۆزیان پێوە دیارە، بەڵام هێشتا ناتوانێت متمانەیان پێ بکە. ئاگاداری مێژووی ژیانت بە بەڕێزم ئیمانداری خۆشەویست کە متمانەت ڕۆیشت زۆر بە زەحمەت دەگەڕێتەوە وەکو خۆی لێ نایەتەوە. لە کۆتایی ئەم وتارەدا پێویستە ئاماژە بە دوو بابەتی گرنگ بکەین. یەکەم، ئەوەی متمانەت لای خەڵک ناهێڵێ درۆکردنە. ئەمڕۆ دەوترێ درۆکردن سیاسەتمەداریە، ئەڵەن فڵان کەس سیاسەتمەدارە، ئەڵەن بەخوا درۆزانە، بەڵام نا بەخوا نابێوا بێ، نا ئەڕائید و لا یەکذیب ئەهلە، پێشەوا سەرکردە ڕابەر نابێت درۆ لەگەڵ شوێن کەوتوانیدا بکە. بۆیە هۆشیار بە ئەی هاوڵاتی خۆشەویستی کوردستانەکەم، لە هەموو دنیادا خەڵک ئەمە پێوەریەتی، خۆشەویستی و ڕێزگرتنی ئەندامانی گەل بۆ سەرۆک و پێشەوا پەیوەستە بە ڕازگۆیی و دڵسۆزی لەگەڵیاندا. خەڵک کە سەیری ڕابەرەکەی دەکا، سەرۆکی حیزبەکەی دەکا، سەرۆکی حکومەتەکەی دەکا، سەرۆکی وڵاتەکەی دەکا، تەماشای دوو شتی دەکا، ڕازگۆ، دڵسۆز. ئایا ئەو بەڵێنانەی کە کاتی خۆی پێش ئەوەی بێتە بەرپرس پێداون لە چەند ساڵی کارکردنیدا ڕازگۆ بووە لەگەڵیاندا؟ ئایا دڵسۆزی پێوە دیار بووە، خەمخۆری پێوە دیار بووە، ئەندامانی ئەو گەلەی وەکو کوڕەکانی خۆی، وەکو کچەکانی خۆی تەماشاکردون و خەمی لێ خواردوون؟ لەسەر ئەم دوو بنەمایە، ڕازگۆیی و دڵسۆزی، خەڵک خۆشەویستی و ڕێز بۆ ڕابەرەکەی، بۆ سەرۆک و پێشەواکەی دەردەبڕێ. وەڵڵاهی تەنانەت بەڕێزان لەناو گیانداران و زیندەوەرانیشدا، لەناو گیانداران و زیندەوەراندا، لەناو مێرووەکانیشدا ڕێگە نادەن کەسی ناپاک، کەسی ناڕاست ڕابەرایەتیان بکە. بەسەرهاتێکەیە یەکێ لە زاناکان دەڵێ کولەیەک مردبوو، مێروویەک هات دەیویست کولەکە هەڵگرێ، بەڵام کولەکە گەورەتر بوو لە ئاستی مێرووەکە و لە توانا و تااقەتیدا. بۆیە من هەر لەوێ ڕاوەستا بووم سەرنجی ئەو بابەتەم دەدام. مێرووەکە ڕۆیشت، مێروولەکە ڕۆیشت و چەند مێروولەی تری لەگەڵ خۆی هێنا، کۆمەڵێکی لەگەڵ خۆی هێنا کە بە هەمویان هەڵیگرن و بی بەنە شارەکەەوە بیخۆن. بەڵام تا ئەوان هاتن و نزیک بوونەوە من
کولەکەم هەڵگرت و بەدەستمەوە گرت و لاچوم لەوێ کە هاتن و چۆ سەر شوێنەکە بۆنی کردەوە مێرولەکان هەموو لەگەڵیدا بوون و گەڕان زۆر گەڕان هیچی لێ نەبوو ڕۆیشتنەوە کولەکەم دانایەوە مێرووی دۆزەرەوە خەفەت لە دڵیایەتی باشە بۆوە من چۆن هەڵام کردو ئێستا لێی بوو دیسان گەڕایەوە سەیری کرد کولەکە هەل لە هەمان شوێنە بۆیە ئەم جارە بە پەلەتر بە خێراتر ڕۆیشتەوە بە دوی هاوڕەکانیدا ڕۆیشتەوە جەماعەتەکەی هێنایەوە هەتان هاتنەوە من کولەکەم هەڵگرتەوە ئەم جارش بە وردی بە چوادەوری شوێنەکەدا سوڕانەوە هیچی لێ نەبوو گەڕانەوە دیسان دامنایەوە دیسان ئەو گەڕایەوە چونکە هێشتا متمانی بە خۆیەتی درۆ ناکە بە چاوی خۆی بینیوێتی هەستی کردووە دەستی لێداوە کە کولەکە هەیە بۆیە ئەم جارەشیان خێراتر لە جارەکانی تر ڕۆیشتەوە و دیسانەوە کۆمەڵە مێرولەی زۆری لەگەڵ خۆی هێنایەوە ئەم جارەشیان من هەڵم گرتەوە کولەکەم لابرد و کە هاتن هیچی لێ نەبوو ئەم جارەیان نەڕۆیشتن بەڵکو بە هەمویان ئەو مێرولەی کە هەواڵەکەی دابوو دوو جار درۆی لەگەڵاکە بوون بە حیسابی خۆیان کە ئەو دڕازگۆش بوو درۆی نەکرد بوو من هەڵم گرت بوو لام بردبوو وتیان لە جاری سێمە بە زمانی حاڵ پێیان وت لێت قبوڵ ناکەین پارچە پارچەیان کرد و سەریان لێ کردەوە بە هەمویان کوشتیان بۆیە ئەو مێروانەش لە جیهانی زیندەوەرانیشدا قبوڵ ناکەن کەسێک چەند جارێک بیان باتە شوێنێک و بەدەستی خاڵی بیان هێنێتەوە بۆیە گەلانی پێشکەوتووی دنیا کە دەبووە ئێمەی موسڵمانی کورد وابووینایە خۆشەویستیان ڕێزگرتنیان بۆ ڕابەر و سەرۆک و پێشەواکانیان لەسەر دووشتە ڕازگۆی لەگەڵمدا دڵسۆزی بۆم خۆشم دەوی ڕێزل لێ دەگرم ئەگەر ئەو دووەت تێدا نەما ڕازگۆییم لێ نەبینی هەر درۆت بۆ کردم درۆ بە درۆ هەر قەیرانت بە قەیران چارەسەر دەکرد و دڵسۆزیتم لێ نەدەبینی تەنها خەمی خۆت و کەس و کار و ئەوانەی لەگەڵ خۆت دابوون و میلەتەکەت بە چاوی یەکسان تەماشا نەدەکرد وەڵڵا ئەو کاتە خۆشەویستی و ڕێزگرتنم وەکو هاوڵاتیەک بۆ تۆی سەرۆک و سەرکردە نامێنێ خاڵی دووەم و کۆتایی ئەوەیە لەناو خەڵکیدا کراسێکت بە پیسی دڕی هەزار کراسی پاک لە بەرکی و پچەوە ناو خەڵکەوە خەڵک هەر پێت دەڵێ ئەوە فڵان کەسی چڵکنە بڕواتان هەبێ بەبێ ناوهێنان لە ناو کوردەواریدا من بینیمە و بیستومە و جەنابیشت لەوە چێت لە گوندەکە لە شارەکە لە گەڕەکەکەی خۆتا بینی و تەو بیستوتە ئەڵەن فڵان کەسی چڵکن کاتی خۆی یەک کراسی لەبەرا بۆ ملیۆنکەکەی ڕەش بووە لە چڵکە زۆر پیس و پەڵۆغ بووە ناوی چڵکنی بەسەرا بڕاوە ئێستا چەندەها ساڵە زۆر پاک و خاوێنە زۆر جلی ڕێک و پێک و پاک و پوختی لەبەردایە جلی سپی جوانی لەبەردایە کەچی ئەو ناوی چڵکنەی لەبەر چاوی خەڵک لەسەردا ناچێت کراسێکی بە پیسی دڕیوە هەزاری پاک شەفاعەتی بۆ ناکە بەڵام لای خوای ئەرحەم الراحیمین الله سبحانه وتعالى بە پێچەوانەوە هەزار کراسی پیس بدڕی هەزار کراست پیس بوو بێ هەزار کردەوەی خراپت هەبێ یەک جار جلی تەوبەت لەبەر کرد جلی سپی تەوبە وتت خوای پەروەردگار تەوبە بێ تەوبەیەکی ڕاستەقینەت کرد جلێکی پاک و سپید لەبەر کرد خوا هەموو ڕابردۆکە لا دەبا بە یەک کراسی سپی تەوبە هەزار کراسی چڵکن و پیسی ڕابردوون لە کۆڵ دەکاتەوە ئەوە خوای پەروەردگارە بۆیە تو خوا حیف نییە ئینسان ڕەزامەندی ئەو ئەڵڵایە پێش ڕەزامەندی هەموو کەس نەخا هەر وتەیەکت گوت هەر وتارێکت دا هەر کارێکت کرد هەر خێرێکت کرد هەر چاکەیەکت کرد هەر هەنگاوێکت نەواند هەر هەڵوێستێکت نواند کەسەکەم ئەزیزەکەم بەس بزانە خوا بەس ئەڵڵا ئەو پێی ڕازی بێ بەسە تو خوا حیف نییە ئینسان هەوڵی ڕەزامەندی خەڵک بدا بەڵام ڕەزامەندی ئەڵڵا پێشێلکە زۆر خەڵک هەبووە و هەیە بەداخەوە خوا لەوانە بمەم پارێزێ واللهی خوا لە خۆی دەڕەنجێنێ لە پێناوی ڕازیکردنی خەڵکدا پەنا بەخوا بەڵام ئەو خەڵکە یەک جار خراپەیان لێت بینی متمانەت پێ ناکەنەوە بە کراسە پیسەکەت یەک جار دە کراسی پاکت نابینن سپیەکەت نابینن بەڵام خوای ئەرحەم الراحیمین بە پێچەوانەوە باسم کرد هەزار کراسی پیست دڕی بێ لە ژیانتا لەبەرتا
بە یەک کراسی سپیتەوە بە هەموو ڕابردووەکەت پاک دەکاتەوە و لە لای فریشتەکانیش ڕەشی دەکاتەوە و لە قیامەتە بە چاوتان ناداتەوە و هەموو ڕابردووەکەت بۆ دەکا بە چاکە. بۆیە تەنها با ڕەزامەندی ئەڵڵا ببینین. کورت و پوختی ئەم وتارە ئەوە بوو سەرچاوەی کێشەکانمان بەڕێزان نەمانی متمانەیە. واللهی ئەمڕۆ کە ئەم هەموو قەیران و کێشەیە لەم کوردستانە ئازیزەی خۆماندا هەیە، ئەوەیە هیچ حیزبێک متمانەی بە حیزبێکی تر نییە. بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارە باڵا دەستەکان کە هێز و پارەیان هەیە، واللهی ئەو کاتەی لەسەر مێزێک بەرامبەر یەکدا دەنیشن یەقینتان هەبێ وەکو ساڵی شەستەکان ئاوا لە سەنگەران لە یەکتر. ئەوەی تری بەرژەوەندیە و ناچاریە و هێزی دەرەکی و زەختێکە لە سەریان کە بەداخەوە دەبوو وانەبوونایە. حیزبەکان متمانەیان بە یەکتر نییە. دەسەڵات ئەوانی لە دەسەڵات و حکومڕانیدان متمانەیان بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان نییە. ئۆپۆزیسیۆن متمانەی بە بەڵێنەکانی دەسەڵات نییە کە چاکسازی دەکات. ئۆپۆزیسیۆن معارەزە لە بینی خۆیاندا بڕواتان هەبێت چەند حیزبێکن هیچیان متمانەیان بە یەکتری نییە، بڕوایان بە یەکتری نییە. هەروەها گەل و میلەتەکەش متمانەی بەدەسەڵات و حیزبەکان بەگشتی نەماوە. بەڵگەکە خۆ ئاشکرایە. ئەوە چەند ئەوە مانگ و شتێکە لە پێشترە کە مانگێک دەبێت تقریبەن هەڵبژاردن کرا، نیوەی ئەم کوردستانە هەر دەنگی نەداوە. کە دەنگی نەداواتە متمانەی بە هیچ کەسێک نەبووە. و ئەوەی کە دەنگیشی داوە چەندی سووتاندوێتی، چەندی بەسپی تێی کردووە، چەندی هەر لە سەحی لە مۆرەکەی لە چەند شوێنێک داوە بۆی دەنگی بسووتێ. ئەوەش نیشانەوەیە ئەگەر بە زۆر و لە ترسانیش برابێ هەر متمانەی بە کەس نییە. بۆیە چاو لێ گرفتەکە نەمانی متمانەیە. بۆیە سیاسەتی ئەم وڵاتە ئاوا ڕۆژ بە ڕۆژ وێران دەبێت. هەرێمی کوردستان متمانەی بە دەوڵەتی ناوەندی عێراق نییە. ناوەندی عێراق بە چەندەها بەڵگە و داواکاری لەسەر هەرێم زیاد دەکا، نیشانەوە متمانەی بە هەرێمی کوردستانی عێراق نییە. هەروەها کڕین و فرۆشتن، من و تۆ دەچینە بازار پێم بڵێ شتێک بکڕی و دڵنیابی کە زۆر ئەسڵ و باش بێ، کە دەستن نەبڕدرابێ، کە غەشل لێ نەکرابێ، کە فێڵ لێ نەکرابێ. ئەم هەموو کێشەیە کە لە بینی ژن و مێردەکاندا هەیە بەڕێزان، خۆ بەخوا بەشێکی گرفتە ئابوووریەکەیە، بەڵام بەشە هەر زۆرەکەی نەمانی متمانەیە. ژن متمانەی بە پیاوەکەی نییە، پیاوە متمانەی بە هاوسەری ژیانی نییە، ڕۆڵەیە متمانەی بە دایک و باوکی نەماوە. دایک و باوکە ڕۆڵەکەی نازانێت چی لە ناو مۆبایلەکەیدایە و بڕوای پێناکە. هەموو گرفتەکانمان، هەموو کێشەکانمان ئەوەیە کە قورئان بۆی باس کردین و ڕێنمایی کردین ئاگات لە مێژووی ژیانت بێ. با ئێمەش داوا لە خوای پەروەردگار بکەین. یا الله یا ئەرحەم الراحمین، با گەورەی خۆت لێت دەپاڕینەوە. یا ڕەبی خوایە مێژووی ژیانمان سپی بێ. پەروەردگارە لە گوناهەکانمان خۆش بی. یا الله لە هەموو گوناهەکانمان خۆش بی. لە گوناهی خۆمان و دایک و باوک و هاوسەر و منداڵمان خۆش بی. یا ڕەبی خوایە وڵاتەکەمان کوردستانەکەمان لەگەڵ وڵاتی موسڵمانان و هەموو جیهاندا پڕکەی لە خێر و بەرەکەت، لە هەرزانی و هەبوونی. یا ڕەبی خوایە لە نەخۆشی و لە ناخۆشی و لە گرانی و لە نەبوونی بمان پارێزی. یا الله یا شافی شیفای نەخۆشەکانمان بدەی، لەش بە ئازارەکانمان شیفا بدەی، دەرمانێک دەوایەکیان بۆ بکەی بە دەوا و دەرمانی دەردی بێچارەیان. یا ڕەبی خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری. دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی، ئەوانەی گرفتارن خوایە ڕزگاریان کەی، منداڵەکانمان ساڵحکەی، ئەوانەی نیانە منداڵی ساڵحیان پێ ببەخشی. گرفتە هاوسەریەکانمان بۆ حەلکەی، ئەوانەی بێ هاوسەرن یا ڕەبی خوایە لە کوڕ و کچەکانمان هاوسەری حەڵاڵی شیاویان بەنسیب بکەی، ڕۆڵەکانمان لەگەڵ ڕۆڵەی موسڵمانان بەختەوەری دنیا و قیامەت کەی. آمین 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 والحمد لله رب العالمين.